زۆرە نەوانی دەیان ساڵە بانگەشەی دادگەری و یەکسانی خوازی بۆ گەلانی عێراق و کوردستان بەرز دەکەنەوە. بەڵام پێوەری دادگەری ئەوەمان نیشان دەدات هەر هێزێک بنەماکانی دادگەری لە کارنامەی نێوخۆیدا هەڵنەگرت بێت و جێبەجێی نەکرد بێت. ئەگەر بتوانێت بۆ ماوەیەک خەڵکیش چەواشە بکات، ئەوە لە درێژخایاندا ناتوانێت بە دروشمی بێبنەما بەردەوام بێت و بیکاتە وێزگەی دەستکەوتی حیزبی و جەماوەری. ئەوانەی ساڵانێکە گەنجینەی دەوڵەمەندی ئەم گەلەیان لە بەردەستدایە و بەستەمکارانە بۆ بەرژەوەندی خۆیان و کەمێک لە دەست و پەیوەندیان بەکاری دێنن، بەردەوام لە کەمپینەکاندا بەڵێنی گەورە و دروشمی زرق و بریقدار بە جەماوەر دەدەن کە گوایە لەو گەنجینەیەدا بەشداریان دەکەن و هەلیکار و بژێوی و موچیان بۆ دابین و ژیانی پڕ لە کەرامەتیان بۆ مسۆگەر دەکەن. بەڵام دواتر بەلای ئەو دروشمانەدا ناچنەوە و پاساوی پڕ لە درۆ و چاواشیان بۆ دەهێننەوە. ئەوانە شایستەی ئەوە نین کە متمانیان پێ بکرێتەوە و هەلیان پێ بدرێتەوە. هێزەکانی دەسەڵات چ بۆ ناوخۆی هەرێم و چ بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ساڵانەکە بانگەشەی نوێنەراتی گەلی کوردستان دەکەن بۆ یەکخستنەوەی سنووری جوگرافی و پاراستنیان لە مەترسی هێزە شۆڤێنیەکان. بەڵام کاتێ لە پێناوی دەستکەوتی مادیدا پەیوەندیەکانیان ڕێک دەخەنەوە، بنەمانەتەوەی مرۆییەکان و مافە دەستوریەکان لەبیر دەکەن. بۆ نمونە هەروەکو چۆن لا جێبەجێکردنی مادەی سەوچلی دەستوریدا سازشیان کردو لە یەک ساڵەوە بۆ کاتی نادیار درێژیان کردەوە. هەموو مافەڕەوا دەستوریەکانی هەرێم لە پێناوی دەستکەوتی فرۆشتنی نەوت بە ڕێگەی نهێنی و قاچاغ کراونەتە قوربانی و ئەوەی باجی ئەو کارە دزیەوەی ئەوان دەدات هاوڵاتی هەرێمی کوردستانە. ئەوانەی لە کاتی هەڵبژاردندا دروشمی زرق و بریقدار بەرز دەکەنەوە، یا سەر بە کەمپینی دەسەڵاتن یا دروشمی دژە دەسەڵاتیان بەرز کردووەتەوە کە ئەم چینەی دووەم هەندێک جار کەسانی هەلپەرست بۆ چەواشەکاری بەکاریان هێناوە و دوجار خستویانەتەوە خزمەتی ستەمکاری لە هەرێمدا، چونکە زانیویانە دەنگدەری تینووی دادگەری سندوقەکانی دەنگدان بە قازانجی ئەوان پڕ لە دەنگی ناڕازی دەکەن. بەڵام دواتر متمانە پێکراوی ئەو جەماوەرە لە پێناوی پاروی چەوردا خیانەتی لێکردوون و لەگەڵ خۆیدا دەنگەکانی خستوەتەوە خزمەتی دەسەڵات. هەر ئەوانەشن ڕوخساری جوانی هەڵبژاردن و کای دیموکراسیان بە خۆیانەوە ناشرین کردووە. بۆیە پێویستە دەنگدەری هۆشیاری کوردستانی ڕێگە نەدەن چیتر کەسانی لەو شێوەیە بگەنەوە بە ناوەندی بڕیار با فرۆشتنەوەی دەنگەکانیشیان چەند ڕۆژێکی تر درێژە بە ژیانی سەرشۆڕانی پارەپەرستیان بدەن. نابێت لە ناوگەلی هۆشیاردا ئەو جۆرە هەلپەرستانە بمێننەوە. بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان لە پەیامی هەڵبژاردننیدا بەڕوونی ئاماژەی بەوە داوە کە هێزی دەسەڵات لە هەرێم ناتوانن لە بەغدا نوێنەراتی دڵسۆزانە و ڕاستەقینەی دەنگدەرانی هەرێم و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی بکەن و پەیوەندی ڕاستەقینە لەگەڵ هێزەکانی تردا بکەن بۆ بەرژەوەندی گەلی کوردستان. هەر بۆیە چەندین ساڵە کۆمەڵی دادگەری کوردستان دوور لەو دەستە نائەمینە کار بۆ بنیادنانی داهاتوویەکی باشتر دەکات بۆ هاوڵاتیانی هەرێم و ناوچە کوردستانیەکان و یەکخستنەوەی جوگرافیای کوردستان.